ئێستا من ئەمەم کە دروست کردووە هەوڵم داوە ئەمە هیچ بەرامبەرێکی تیا نییە، ئیشاڵڵا لە ڕای خوا ئەمە پێشکەش بە خەڵکە بێ، هیوادارم سوودی لێبین. من هەوڵم داوە کەمترین تێچووی تێچێ، بۆ نمونە بای 1000 دینار بەنزینەکڕی بەشی مانگێک زیاترێ بکە، چونکە تۆ بەنزینەکە بەکار نانی، بەنزینەکە لە جێگەی خۆیەتی تەنها بۆنی بەنزینەکەت و ئۆکسجینی هەوا لە کەشوهەوایە زۆرە نەوەڵا لەخوا بەزار ئاگام لە ساریژنی ئەوەی کردووە کە تۆ قاز بەکار نێنیت. تۆزە پێش ئێستا لە کەناڵە بینیم سیارە دوای سیارە کەوتووە، بە دوای سیارێکی غاز کەوتون خەری و ڕوودایە شۆش دروست بێ. من شتیوام نەکردووە چونکە بێ غاز نەبوو. بڕارداوە ئەمە فراوانتر بکەیت. گەورەترم کردووە بۆ ماڵی خۆم بە بڵی بەڕات دروستم کردووە، برادەر و شتیشم داوای کردووە بۆ سەفرە چووە لەوە بچووکترم بۆی دروست کردووە، بەڵام ئیتر ئەگەر کەسێک بیەوێ یان کۆمپانیایەک یان حکوومەت ئەگەر بیەوێ من هاوکارە بم بەبێ بەرامبەری شاڵە بیکەین بە سیستەم دروستکردنی ئەمە سیستەمەکەی زۆر لەمە نەجاحەترە، لەمە ئەمانترە و لەمە پارێزراوترە بە بۆڕی پلاستیک بیکە یا بە بۆڕی ئاسنین بیکەی کەمترین تێچووی تێچێت و زۆریش لە غازەکە سەلامەترە.